هیوادارم هەموو هاوڵاتێکی خۆشەویست لە ماڵەوە بمێنێتەوە سەبارەت بم ڤایرۆسەی کە تووشی وڵاتانی جیهان بوو ئێمەش لەم ڤایرۆسە بێبەش نەبووین. هەروەها کە دەبینین کە ئەم ڤایرۆسە تەواوی وڵاتانی جیهانی گرتووەتەوە تاکو ئێستا ڕێژێنێکی زانستی نەیانتوانێت چارەسەری بۆ ئەم ڤایرۆسە بکەن. بۆیە باشترین شتێشت پابندترین تێشت کە پێویستە ئێمە بیکەین لەسەرمان ئەوەیە کە پابندی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی ناوخۆوین. لەم ماوەیەدا هیوادارم هەمومان بتوانین ئەم ناخۆشە بەیەکەوە تێپەڕ بکەین و بگەڕێنەوە بۆ ساتە خۆشەکان و دووبارە خۆشی و شادی ڕێمان تێ بکات و دووبارە هەر کەسمان بڕۆینە سەرکار و شتەکانی خۆمان بەباشی بەڕێوە بین. و هەروەها سپاسی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم کەەوە هەر زوو توانی ڕێنمایی دەربکات بۆ هاوڵاتیانی خۆشەویست. خۆشحاڵین بەوە هیوادارم ئێمەش پابندی ڕێنمایەکان بین لە ماڵەوە بمێنەوە سەردان و هاتوچۆ بۆ ماوەیەکی کەم بۆ یەکتری بکەین و ئەمە مانای ئەوە نییە کە ئێمە نامانەوەی هاتوچۆ لە مابینی خۆشەویستان و ئازیزانمان ببڕێنەوە. مانای ئەوەیە کە ئێمە خۆشمان دەوێن و دەمانەوێ هەموو کات سەلامەت و بە خۆشەویستی و بە تەباهی ژیانێکی خۆش ببێنە سەر. من وەک کارمەندێکی پۆلیس داوا لە هاوڵاتانی خۆشەویست دەکەم پابندی ڕێنمایەکانی وەزارەتی ناوخۆ وەزارەتی تەندروستی بن. ئێمە بۆیە لە دەرەوەین تا ئێوە سەلامەت بن. تکایە لە ماڵەکانتان بمێننەوە و پابندی ڕێنمایە تەندروستەکان بن تا خۆتان و کەس و کارتان پارێزراو بن. لە ماڵەکانتان بمێننەوە بێزارمە بن. ئەم بارودۆخە ماوەیەکە و سەبرتان هەبێ. لە نێو ماڵەکانتان وەرزش بکەن، کتێب بخوێننەوە، زیاتر گرنگی بە ژن و منداڵ و دایک و باوک و خوشک براکانتان بدەن. گەورەترین کار و ئەرک کە ئێوە پێویستە ئێستا ئەنجامی بدەن بریتە لە خۆپارێزی و دروست نەکردنی قەرەباڕخی و جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستەکانە. نەکردنی ئەم کارانە کارێکی هەڵ نابەجێ و لە بەرژەوەی کەس نییە. ئەگەر تۆوا هەست دەکەیت کەسێکی تەندروستی و هیچ نیشانە و کێشەی تەندروستی نییە ئەوە دڵنیا بە ئەوانە ئێستا توشبوون هەمان هەست و بارودۆخی تۆیان هەبووە. ئەوەی کەوا ئێستا ئەوانی بە هەڵگری ڤایرۆسەکە ناساندووە بەهۆی تێکەڵبوون بە قەڵەباڕخی و وێنەدانیان بۆ بە ڕێنمایە تەندروستیەکان. دەی هەر لەبەر خۆشەویستانتان تکایە لە ماڵەکانتان بمێننەوە. سڵاو کوردستانیانی ئازیز، نەخۆشی کۆڕۆنا بەترسیدار لەسەر ژیانمان هیوادار کە خۆتان پارێزن دەستەکاتە زۆم شەو لە ماڵاوەش بمێنەوە. هیوا سەلامەتی بە هەموو لای دەخوازم.